سپاس کە ئێوە هەن بەم ڕستەیە ئاهەنگی بەخشینی خەڵاتی هونەری نەمسا بۆ ساڵی 2022 کرایەوە. ئەم خەڵاتە ساڵانە لە بوارە جیاوازەکانی هونەر و کولتور و ئەدەبدا دەبەخشرێتە چەند هونەرمەند و نووسەرێکی هەڵبژێردراوی نەمسا. ئێوارەی 19 ئەم مانگە لە ڕێوڕسمێکی تایبەت و لە کۆشکی سەرۆکایەتی نەمسا ئەلێکساندەر ڤاندێربێڵن سەرۆکی کۆمار و خاتو ئەندریا مایر سکرتێری سەرۆکایەتی نەمسا بۆ هونەر و کولتور خەڵاتی هونەری نەمسایان بەخشیە هونەرمەندانی کورد نیگار حەسیب قەرەداغی و شەماڵ عومەر لە سەر ڕاستپاردەی بۆردی ڕاوێژکاری دەستپێشخەری فەرهەنگی خەڵاتی هونەری نەمسایی ساڵی 2022 لەلایەن وەزارەتی هونەر فەرهەنگ خزمەتگوزاری و شارستانی و وەرزشەوە بەخشرا بە سەنتەری لابۆری شانۆی لالێش. Und seit 2000 haben wir unseren eigenen Theaterraum sozusagen. Wir unterstützen sehr viele Gruppen, die neu auf der Bühne stehen oder in Konzerte, Lesungen, Ausstellungen. Also es passiert so vieles hier, dass man es gar nicht mehr zählen kann. Wenn man über Fokus redet, ist diese interkulturelle Arbeit und interkultureller Austausch sehr wichtig. Und dieser Austausch soll es eigentlich auch Augenhöhe passieren. Es gibt keine Kultur am Rande. Wir sind alle in der Mitte sozusagen. Es ist uns sehr wichtig, dass diese Künstler und Künstlerinnen ihre Arbeit so präsentieren, wie sie es wollen, aber natürlich auf einer innovative, experimentelle, professionelle Art natürlich. Und wenn Sie auch diese Gruppen oder Personen Hilfe brauchen, dann bekommen Sie auch diese Hilfe von uns. Und wir sagen immer, das Lalisch-Theaterlabor ist ein Fluss, die durch die Welten fließt. Ja? Und wir werden auch alles daran setzen, dass dieser Fluss weiter und weiter fließt. لە ڕێگەی سکایپەوە هونەرمەند نیگار حەسیبمان لەگەڵ و گفتوگۆی زیاترەکەین. نیگار خان سڵاو لێبێ. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. سەرەتا پیرۆزبایی خەڵاتەکەتان لێکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر سپاس. چ لایەنێک ئێوەیان هەڵبژاردەوە بۆ خەڵاتی هونەری نەمسا؟ لە بەشی وەزارەتی فیدرالی ڕۆشنبیری و هونەر لە نەمسا با بڵین بەشی جیاواز هەیە بۆ ئەوانی کە با بڵین سپۆرتی گروپەکانەکان سپۆری هونەرمەندەکان کە ساڵانە ئیشەکانی خۆیان بکەن. بێگومان ئەو لیجنانە پێکهاتوون لە 7 کەس کە ئەم کارانە ئەبان بەڕێگاوە. ئەم 7 کەسەش ساڵانە خۆیان لە سەرانسەری نەمسا ئەگەڕێن و هونەرمەند هەڵەبژێرن و گروپ هەڵەبژێرن و یاخود ماڵی شانۆی هەڵەبژێرن بۆ وەرگرتنی خەڵاتی هونەری ئەو ساڵە کە با بڵین هەموو نەمسا ئەگرێتەوە نەک تەنها شاری ڤیەنە. بەڵێ سەنتەری شانۆی لالێش لەکەیەوە دامەزراوە و کار بۆ چیەکەن؟ خۆی سەرەتا کە ئێمە نزیکەی 30 ساڵەمەوە بەرگەگەیشتینە ڤیەننا کاروباری شانۆی خۆمان ئەبر بەڕێگاوە و لەگەڵیشا دەستمان کرد بە خوێندنی زمان دەستمان کرد بە خوێندنی شانۆ زانستی شانۆ لە زانکۆی ڤیەننا. پاشان لە ساڵی 1998 گروپی شانۆی لالیشمان دامەزران. با بڵین بە بڕوای ئێمە کاروباری شانۆی ئێمە پێویستی بە شێوازێکی لابۆری بوو پێویستی بۆ بوو کە ڕۆژانە ئیش بکەین نەک لە ساڵێکە 2 شانۆگەری پێشکەشکەن و بۆ ئەو 2 شانۆگەریش ماوەیەکی کورتخۆمانی بۆ ئامادە بکەین. نەخێر ئەو بیرکردنەوەی ئێمە ئەو جیهانبینی ئێمە بۆ شانۆ بۆ کاری پێرفۆمانسی پێویستی بۆ بوو کە کاری لابۆری بکەین. بێگومان کە تۆ کاری لابۆری شەکرد پێویستە بە شوێنێکی تایبەتەوە یاخود ساپتە کە ڕۆژانە ئیشی تیا بکەین ناتوانێت تۆ ڕۆژەی لە شوێنێک ئیش بکەیت. ئەوە بوو کە لە 98 کە لابۆری شارۆی لالیشمان دامەزران من و شەماڵ عومەر هەوڵمان ناو گەڕاین بە شوێن ئەوەی کە پانتایەکی سابتمان هەبێ لە شاری ڤیەننا و گەڕاین بە شوێن ئەوەی کە سپۆرتمان هەبێ لەگەڵ شارەوانی شاری ڤیەننا بەشی کولتوری و هونەری کەوتینە قسە با بڵین ئەنجامی ئیشەکانی ئێمە لە ماوەی ئەو 8 ساڵی پێشوە دیار بوو.
ئەیانزانی ئێمە چۆن ئیشەکەین ئەیانزانی کە ئێمە پێویستمان بەو لابۆرەیە ئێمە با بڵێن پشتگیریەکی زۆریشمان لە مامۆستاکانی زانکۆی ڤێنناوە لە پشت بوو پشتگیریەکی زۆرمان لە هونەرمەندە ناوبانگەکان دەرهێنەرەکان ئەوانەی کە تیۆری ئەەکەن بۆ شان و لە شاری ڤێننا و لە ئەوروپا بە شێوەیەکی گشتی ئەمانەمان لە پشت بوو زانیان کە بالفعل وایە ئێمە پێویستمان بەوەیە کە هۆڵێکی تایبەتمان هەبێ بۆی بتوانین ئیشەکانی خۆمانی تیا بکەین کە ئێمە هۆڵەکەمان دۆزیەوە ڕێکەوتین لەسەرەوەی کە ساڵانەی یارمەتیمان بن ڕاستە یارمەتێکە زۆر نییە و ئەبێت ئێمەش با بڵێن بە پێی ئەوەی کە ئیشی خۆمان ئەەکەین وەرکشۆپ ئەەکەین شانۆگەری ئەەکەین ئەبێ بەو بەشەی تر ئێمە ئەو بودجەی ساڵانەمان پڕ بکەینەوە لەگەڵەوەشە بەشی وەزارەتی فیدرالی هونەریش هەر لە نەمسا ئەوانیش بە پێی ئەو یارمەتیە ئەوانیش یارمەتیمانێن ئیشەکانی ئێمە با بڵێن سەرچاوی گرتووە لەسەر دەنگ لەسەر گۆرانی لەسەر میلۆدی ئەم گۆرانی و میلۆدیانش ئەوە نییە کە ئێمە بیهێنین لە هەچ کولتورێکی ترەوە یاخود لە هەر زمانێکی ترەوە و ئیشی لەسەر بکەین نەخێر ئێمە بە پێی ئیشی لابۆری و ئیشی ڕۆژانەمان ئێمە ئەم گۆرانیانە با بڵێن دروست ئەەکەین ئەی خۆڵکێنین بێگومان بۆ ئەمەش سەرچاوی سەرەکی بۆ ئەم میلۆدیانە کولتوری کوردیە ئێمە وەکو دوو کەسی کوردی ناتوانین خۆمان دوور خەینەوە لەو سەرچاوە قوڵە دەوڵەمەنەی کە هەمانە ڕاستە من وەکو گۆرانی بێژێک خۆم ناناسیێنم نەخێر من کەسێکی پێرفۆمەن من هونەرمەندێکی کەم کە پێرفۆمانسەکەم بەڵام کەرەستەکەی من گۆرانیە میلۆدیە سەرچاوی ئەو کەرەستەیەش کولتوری خۆمە بێگومان نیگار خان ئاستی هونەری شانۆ کارکردنتان چۆن هەڵەسەنگێنی لە دەرەوەی وڵات خۆی هونەر هەروە ئاسانیە لە هەر شوێنەکە بیکەی بە تایبەتی لەو وڵاتانەی کە کۆمەڵێ سنوورداری هەیە لە سیاسەتەوە بێ لە دینەوە بێ لە کۆمەڵگاوە بێ لە ترادسیۆنەوە بێ زۆرش لەمانە سنوورداری کاری هونەری ئەەکەن چکە هونەر واتە ئازادی واتە خیاڵ فراوانی کە تۆ کۆمەڵێک تابوت لەسەر بێ کە تۆ کۆمەڵێک بەرد لە بەردەم ڕێگەتە پێ تۆ ناتوانانی هەنگاو بنی ناتوانانی هونەر بەو شێوە ئازادیە بکەیت بێگومان لە ئەوروپا ئەم ئازادیە هەیە بەڵام لەگەڵەوەشە کۆمەڵێ گیرروگرفتی تر هەیە وەکوتم بۆ من نا ئێستا بۆ من کە من هۆڵم هەیە ئەو گرفتم تۆزەکەمترە بەڵام گیرروگرفتی بوجەم هەیە بتوێنێتەوە من ساڵان هەبێ هەواڵ بم کە ئەم بجێ با بڵێن لە مێشک و لە دەفتەری شارەوانی ڤێننا و لە وەزارەتی فیدرالی هونەرە سابت کەم بەچی ئەمەشەکرێت بۆی کە کاری بەردەوام بکەم بەوەی کە ئیشی باش بکەم بەوەی کە لە فیستیڤالە نێونەتیوەکانە من وەکو هونەرمەندێکی نەمساوی با بڵێن ئیشەکانی خۆم بخەمە بەردەم و با بڵێن خەڵات وەرگرم و ڕاستە من لەو زۆربەی زۆری ئەو فیستیڤالانە من وەکو خۆم وەکو کورد نەمسا ئەخەمە بەرچاو بەڵام بتەوێنێتەوێ ئەم وڵاتە با بڵێن یارمەتی من ئەیە ئەم وڵاتە خزمەتی من ئەکا لەبەرەوە من وەکو با بڵێن نەمسا لەو فیستیڤاڵانە بەشدارم ئەمانە هەمووی پێکەوە وا کات کە ڕۆژە لە ڕۆژان لیژنەیەکی وا بێتە بەردەست و بڵێ من لابۆری شانۆی لالش و نیگار و شەماڵ هەڵەبژێرم بۆ ئەوەی کە خەڵاتی هونەری نەمسا بەدەست بێنن هونەرمەند نیگار حەسیب سپاس کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمان بوویت.